نەخۆشی کلاینفیلتەر چییە؟ کلاینفیلتەر نەخۆشیێکی بۆ ماوەیە لە ڕەگەزی نێردا دەردەکەوێت، بەوە داجیا دەکرێتەوە کە کرۆمۆسۆمێکی ئێکسی زیادە وەردەگرێت لە چاو کەسانی ئاساییدا. لە نێوان 500 بۆ 1000 کەس مناڵی کوڕی تازە لەدایک بوو کەسێک دەستنیشان دەکرێت. نیشانەکانی لە کەسێکی پێگەیشتوودا بە شێوەیەکی گشتی بریتیە لە مانەی خوارەوە. یەکەم، باڵایان لە کەسێکی ئاسایی بەرزترە. دووەم، گەورەبوونی سنگ و مەمکیان. سێەم، بە شێوەیەکی گشتی مو لە سەرجەستیان کەمترە. بچووکی گونەکانیان کە ئەمیش ئەبێتە هۆی کەنی دەردانی هۆرمۆنی تێستۆستێرۆن و لە ئەنجامدا ئەبێتە هۆی نەزۆکی لە کەسەکان. چارەسەرکردنی ئەم حاڵەتە بریتیە لە یەکەم، هۆرمۆن تێراپی واتە وەرگرتنی چارەسەری هۆرمۆن. دووەمیان بریتیە لە فیزۆتێراپی کە بریتیە لە عیلاج تەبیعی. سێەمیان چارەسەری دەرونی واتە سەردانکردنی دکتۆرێکی پسپۆڕ. لە کاتی هەستکردن بە یەکێک لەم نیشانانە پێویستە کات زوو نەخۆشەکە دیاری بکرێت و پاڵپشتی دەرونی وەربگرێت. سمارت وەرچەرخانە.